کاک پشتیوان حەمە عەلی زۆر بەخێر بێ بۆ ستۆدیۆکانی کورسات لەو پرسیارەوە دەست پێ یەکەم دابینکردنی ئارد بۆ هەرێمی کوردستان بۆچی زیاتر هاوردە دەکرێت؟ ئایا ئەو ئاردەی لەو بنەتۆی بەرهەمی دێنی لە هەرێمی کوردستان ئەو گەنمە نابێتە ئاردێکی کوالیتی بەرز؟ ئەم کاتان باش کاک پشتیوان زۆر سپاس بۆم دەرفەتە. پرسیارەکەت بەڕاستی هەمە لایەنەیە گەر وەڵام بینەوە زۆر لایەن هەڵەگرێت کە قسەی لەسەرکەین، بەڵام دیارترینیان ئەوەیە کە ئێمە تا ئێستا بەڕاستی چ لە عێراقیش و چ لە هەرێمی کوردستان ئەگەر باسی ساڵەکانی پێشوو بکەین کارگەی زۆر پێشکەوتووی وامان نەبووە کە بتوانێت ئاردی با بڵێن سفر ئەو ئاردەی کە لە بازاڕە تەڵەبی لەسەر و لە ناناواخانە و سەمرخانەکانە بەکاربێت ئەتوانم بڵم لە ئاستێکی پێویستان نەبووە. ئەمە یەک بۆ لەو کارەکان توانم بڵم هۆکاری کەشوێ بووە کە تا ئێستا بەڕاستی ئەو تەرزانەی با بڵێن تەرزی ئەو گەنمانەی کە سەرچاوەی دروستکردنی ئاردی باشن با نەڵێن شیاونین بۆ ئارد، بەڵام با ئەوە بڵێن کە ئەو تەرزانەی کە لە عێراقا پەسەند دەکرێ و تۆمارەکرێ و بڵاوە کردو لە کێڵگەی جوتیارانە توێژینەوە و هەڵسەنگاندنی کواڵیتی ئاردیان بۆ ناکرێت. بۆیە هەموو ئەو کۆمپانیانەی یان هەموو ئەو مؤسسە بەحسیانەی کە تەرزێک ئامادەکەن بۆ ئەوەی تۆمار بکرێت و پەسەند بکرێت بچێتە کێڵگە جوتیارەکانەوە، زیاتر چاویان لەسەر ئەوەیە کە ئەم بەرهەمە گەنمە یان ئەو تەرزە گەنمە بەرهەمەکەی باش بێت. زۆر دراسی یان توێژینەوەی ورد لەسەر کوالیتی نەکراوە. ئەم دوانە ئەتوانم بڵم بە کورتی هۆکاریەوەن کە ئێمە بەرهەمێنانی گەنم لە هەرێمی کوردستان و لە عێراقا ئێمە باسێکی هەرێمی کوردستان بکەین. زۆر جار ئەوەی کە وەزارەتی بازرگانی وەری دەگرێت کەمترە لەوەی کە خەڵک بەرهەمی هێناوە، واتە گەنمەکە هەیە. هۆکارە سەرەکیەکە ئەوەیە ئەم گەنمە بەو هۆکارانی کە تۆ باسی کرد نابن بۆ ئاردەی کە خەڵک هەیەوێت. من ئەم وەڵامی ئەم پرسیاران بەوە دەست پێ بکەم. ئێمە لە عێراقا لیژنەیەکمانەیە، لیژنەی باڵای نیشتیمانی تۆمار و پەسەندکردنی تەرزەکانن. ئەم لیژنەیە بڕیارە یا چ تەرزێکی گەنم پەسەند بکرێت و بڵاو بکردە لە کێڵگەی جوتیارانە. بەداخەوە هەتا ئێستاژ تا ئەم ساڵی لەسەر بێتوانم بڵم لە ساڵ 95 و بگرە زیاتری ئەو تەرزانەی کە ئەخرێتە بەردەست ئەم لیژنە. جا ئەگەر مؤسساتە بەحسیەکانی عێراق بە هەرێمی کوردستانەوە ئەم تەرزانە ئەنێرن یا کۆمپانیا ڕێگە پێدراوەکان کە تەرزیانێ و بۆ نمونە ئەیانوێ هاوردەیکەن کە ڕاددەستی ئەم لیژنەیەکرێت. ئەم لیژنەیە وەکو پێشتر باسم کرد زیاتر مەبەستیان ئەوەیە کە ئەم تەرزانە بەرهەمیان چۆنە، زۆر دراسی ورد لەسەر صفاتی ئارد و صفاتی کواڵیتی ناکرێت. هەر بۆیە هەفتەی پێشوو بوو وەزارەتی زراعی عێراقی کۆبوونەوەیەکی با بڵێن مانگانەی خوانیانەیە لیژنەیەکی هەیە، لیژنەی تۆی پێوترێ. لەم لیژنەیەکی لە خاڵەکان کە باس کراوە بڕیاریاندا ئیشی لەسەرکەن بۆ لەمەوەدا لە عێراقا ئەو تەرزانەی کە هەر کۆمپانیا یا هەر دائیرەیەکی بەحسی لە هەر پارێزگایکی عێراقا بێوێت تەرزێک تۆمار بکەوە تەسجیلی کرا، یەکێک لە صفاتە گرنگەکان کە ئیشی لەسەرکرێت صفاتی ئاردە، واتە صفاتە کوالیتیەکەیەتی واتە کوالیتی بەرهەمێنانی ئاردەکەی لە کاتێکا ئەوەی کە پێشتر زۆر حسابی بۆ کرا ئەوەیە بزانم یەک و چەند دێنێ بزەبدە بەرهەمەکەی چەندێک نەک کوالیتی بەرهەمێنانی. ئەوەی هەیە وەکو خاک ئەکرێ گەنم و بنەتۆیەکی باشمانە بێت، تەرزێکی باشە بێت، گەنمێکی باش بەرهەم بێنین کە کوالیتەکەی بەرز بێت. بەڵێ خاکەکەمان گونجاوە بە دڵنیاوە ئێمە چ ژینگەی هەرێمی کوردستان چ ژینگەی عێراقیش بەگشتی هەموو ئەو پێداویستیانە هەموو ئەو فاکتەرانەی کە بۆ لەبارن بۆ بەرهەمێنانی گەنم چ بۆ بەرهەم و چ بۆ کوالیتی هەموو فاکتەرەکان بەردەسە و هەیە لە بەردەسا. بەڵام گرنگەوەی ئێمە چۆن ئەمانەوێک تەرزێک ئامادە بکەین یا پەسەند بکرێت تۆمار بکرێت بخرێتە کێڵگەی جوتیارەکان بەرهەمی زۆر بێ ئەبێ بەو میکانزمەش ئێمە چاومان لەسەرەوە بێت کە ئەم تەرزە صفاتی ئارد و خەسڵەتی ئاردی تیابێ. و خۆشبەختانە من ئێستا ئاگام لێتی لە نزیکەوە بەشێکی زۆری کۆمپانیاکانیش ئەوانەی کە کۆمپانیای کشت و کاڵین ئەو تەرزانەی هاوردەیەکەن بۆ خۆیان مەبەستیانە ئەو تەرزانەیەنن کە صفاتی ئاردیشی زۆر باشە هاوشان کە صفاتی بەرهەمەکەشی باشە. صفاتی ئارد ئەبێت چی تیابێت، ئەبێ بۆچی گونجاو بێت؟ ئێمە کەڵین صفاتی ئاردیانە مجموعەیەک با بڵێن صفاتی تاقیگەیە پێویستە لەو ئاردەیە هەبێ یان ئەو ئاردە کە ئەکرێت بە هەویر لە هەویرەکان موجود بێ. شتێکێ لە گەنمە پێوترێ پرۆتین و پرۆتینیش لەناو پرۆتینە چەند جۆرێک
پرۆتین هەیە کەوانە گڵۆتین و ئێمە بانەچن لە ناو وردەکاریەوە چکم بابەتێکی زۆر ورد و زانستیە ئەوەی کە زۆر گرنگە ئەم گڵۆتینە پێزی ئەم گڵۆتینە زۆر گرنگە بۆ بابەتی ئارت مجموعه ئەنزیمات هەن ئەم ئەنزیماتانە گرنگن بۆ بابەتی ئارت مجموعه صفاتی کە هەیە کە بە زمانە ئاساییەکە خوان پێڵێن پێزی ئارت کشانی ئارت ئەمە ژێکە لەو صفاتانی کە بۆ گرنگە بۆ ئارت هەبێت هەموو ئەمانە ئەگەر موجود من لە گەنمێکە یا لە ئاردی گەنمێکە ئەو گەنمە ئەو کات پێوترێت گەنمێکی کواڵیتی باشە گەنمێکە شیاوە بۆ ئاردێکی باش یا بۆ ئاردێکی سفر لەگەڵ ئەوەشە بیرمان نەچێت شان بەشانی ئەمە کواڵیتی کارگەکانیشمان زۆر گرنگن کواڵیتی کارگەکان بە چ کواڵیتیەک ئەم کارگانە دیزاین کراوە بۆی ئاردێکی سفرت بۆ بەرەم بێنێ ئاردێک بێت کە شیاو بێ بۆ مواصفاتانەی کە لە بازارە هەموو سەمونخانە و نانەواخانەکان یان و کەسانی بەکارێنن لەو ئاستا بێ بتوانین منافەسەی ئاردی تورکی و ئاردی ڕووسی پێ بکەیت بەو پێی تۆ لە پرسراوی بەشی بەرەمێنان و بنەتۆی لە کشتتوکاڵی سلێمانی پێم خۆشە تۆزێک باسی بنەتۆمان بۆ بکەیت هەڵگرتنی بنەتۆ ساڵانە چۆنە ڕێژەکەی چۆنە و دواتر چۆن دەدرێتەوە بە جوتیاران بڵێ ئێمە ساڵانە لە چوارچەوەی پرۆژێک کە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پلانێکی با بڵێن تۆکمەمانەیە پلانێکی ساڵانەمانەیە کەموو ساڵە ئێمە ڕێژەیەک بنەتۆ لە جوتیارەکان وەرەگرینەوە دیارە ئەو بنەتەوەی کە لیان وەرەگرینەوە ئەو بنەتۆن کە سەرچاوەکەی خۆمان بۆمان دابین کردوون بە چەند قۆناغێ بە چەند میکانیزمێک و بە چەند کەشفێکی کێڵگەی و تاقیگەی بۆ کێڵەکانیان ئەنجامەدرێ لە هەموو ئەو پشکنینانە پێویستە ئەو کێڵگەیە ئەو بەرهەمە سەرکەوتوو بێ پەسەند بکرێ بڕوانامەی پێدرێ لە ئەنجامە ئێمە ئەم بەرهەمە لەم جوتیارە وەرەگرینەوە لەسەر مەبنای ئەنجامی پشکنینەکان بە نرخی پاڵپشتی ئێمە ساڵانە بنەتویان ئەینێ و بە نرخی پاڵپشتیش لیان وەرگینەوە ئەگەر ئەم ساڵ بۆ نمونە بێنینەوە ئێمە نزیکی 12,000 تن بنەتۆمان لە هەموو هەرێمی کوردستان لە جوتیارەکان وەرگرتەوە و ئێستا لە قۆناغی ئەوەیان کە ئەم بەرهەمەی وەرمانگرێتەوە پاشەکەین و دەرمان ئەکرێت لە کیسەکرێ وەکو بنەتۆوێکی پەسەندکرا و ئامادەکرێت بۆ وەرزی چاندن دابشکرێ بەسەر جوتیارەکانە بە نرخی پاڵپشتی وەکو پارێزگای سلێمانی ئێمە تقریبا نزیکی 4,000 تن پشکمانە بووە لەو 4,000 ئێستا توانم بڵم 2,000 تقریبا 400 تنێکی پاکرا و لە کیس کرا و ئامادەی بۆ دابشکردن بەسەر جوتیارەکان کوالیتی بەرز وەک بنەتۆ هەڵەگرن یا جیاوازی هەیە نەخێر ئێمە بۆ ئەم ساڵ تقریبا توان بڵم 3 جۆر 3 ترز بنەتۆمانەیە کە باڵێن ترزی خۆماڵین ئەو تەرزانە بە نەتیجەی ئەوەی کە ساڵانی پێشوش درا بە جوتیارەکان وەرگیراوەتەوە لیان بۆ هەموو کەشە نارەبار و کەشە قورسەکان تەرزی زۆر باش و خۆڕاگرن ئینشاءڵڵا بەرنامانێ ئەم 3 تەرزەم ساڵ دابشکرێ بەسەر جوتیارەکانە زۆر باشە ئەو جوتیارانەی کە بەرەمێنانی گەنم و دانەوێڵاکەن مەرجە ئەبێ لای ئەوە بنەتۆ وەرەگرن یا دەکرێت خۆی بچێ بە بازرگانی بیکڕێ و گەنمێکی باشی دەستکەوێ و وەکو بنەتۆ بەکاری بێنێ بڵێ جوتیار بۆ خۆی سربەستە ئەگەر لای ئێمە بنەتۆ وەربگرێ زۆر ئاسایی ئەمە بەپی ئەو پلانەوە پێ ئەو بنەتۆی هەمانە ڕەنگە چکم ئێمە ئەوە نەمان بنەتۆ لا نەبێت تەختەی هەموو ڕوبەری جوتیارەکان کات بەڵام جوتیار بۆ خۆی سربەستە بێتە لای ئێمە ئەوەی کە ئێمە بەدەستمانەوە هەبێ و بنەتۆوەکە هەبێت ئێمە بنەتۆین بە جوتیارەکان چەند کۆمپانیایەکی کشتتوکاڵی ڕێگە پێدراویژەن ئەمانش سەرچاوی هێنانی بنەتۆون و لە ژێر چاودێری و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاون و تەرزەکانیان هەموو تەرزی زۆر باشن جوتیارەکان ئەتوانن لەگەڵ ئەم کۆمپانیانەشە تەعاملکەن هەردوو سەرچاوەکە دوو سەرچاوی زۆر باوەڕ پێکرا و پەسەندکراوە کە جوتیار ئەتوانێت بنەتۆی لێوەرگێت باشە ئەم ساڵی ڕابرد ساڵێکی وشکە ساڵی بوو کەم باران بوو لە بەشێ لە ناوچەکانی ژۆکو ڕاگەیاندنی وشکە ساڵی بەڕێبەرایەتی کشتتوکاڵەکان وشکە ساڵیان ڕاگەیاند و بەرهەمی گەنم بۆ جۆرە نەبوو کە چاوەڕێکرا لە دیاریکردنی ئەم تەرز و بنەتۆوانە چ میکانیزمێک دەتوانرێت بگیرێتە بەر کە ئەو گەنمە لە بەرهەمهێنانە هەم ئاوێکی کەمتری بێوێ هەم بەرگەی کەشوهۆیەکی سەختتر بگرێت پرسیارێکی جوانە ئێمە هەمیشە شتێک گەڵین ئێسش لەم بەرنامەی بەڕێستانەوە ئەوە جوتیارەکان ئەڵێن بە حکومەی کە بە کوردستان بەڕاستی وڵاتێکی کشتتوکاڵیە و ڕوبەرێکی زۆر لە شیاومانێ بۆ چاندنی گەنم تەرزێکی زۆر لە گەنمەکان داغڵی کوردستان و عێراقشە بن بەڵێ ئەم تەرزانە هەموویان تەرزی ڕێگە پێدراون و تۆمارکەون بەڵام هەمیشە وتمان ئەو تەرزانەی کە تەرزی خۆماڵی بۆ واتای لە وێزگەی توێژینەوەی کشتتوکاڵیەکان بەرهەماتەوە دەستنیشانکرا ئەم تەرزانە
بە حکمی ئەوەی کە توێژینەوەی زیاتری لەسەر کراوە دراسی زیاتر و چەند ساڵی لەسەر کراوە ئەم تەرزانە خۆڕاگرترن بۆ کەش و هەوای جیاوازی هەرێمی کوردستان و بە تایبەتی وشکە ساڵی جوتیارەکان داوایان لەکەین ئەم تەرزانەی کە لەم بەڕێوەبەراتی توێژینەوەی کشت و کاڵەنجە هەر پارێزگای و کۆمەڵێک تەرزی خۆماڵی خۆیە جوتیارەکان ئەم تەرزانە بەکاربێنن یان تەرزانە دابچێنن با بڵین مەترسی ئەوەی کەمترە لەوەی کە زروفێکی وشکە ساڵی یا بێبارانی بێتە پێش ئەم تەرزانە خۆڕاگرترن بۆ زروفە ئێمە ڕێنماین بۆ جوتیارەکان ئەوەیە ئەم تەرزانە زیاتر بەکاربێنن. زۆر بە خێرایی پێم بڵێ وەرگرتنی بنەتۆ لە لای ئێوە چ کاتێکە ماوەیەکی دیاریکراوتانەیە بۆ جوتیاران؟ بەڵێ ئێمە ئەمساڵ بەرنامەکەمان وایە ئینشاءالله هەر لە سەرەتای مانگی دەوە دەستکەین بە دابەشکردنی بنەتۆ و کە بۆ 1 تەن 450,000 دینار لە جوتیارەکان وەرەگیرێت ئەم نرخێکی پاڵپشتیە بە ڕێژەی لە 160 پاڵپشتی کراوە ئینشاءالله ئێمە دڵنیایی بە جوتیارەکانین ئەم بڕی کە باسمان کە 4,000 لە سنووری پارێزگای سلێمانی ئەگاتە دەست جوتیارە بەڕێزەکان. بەڕێز پشتیوان حەمالی لێ پرسراوی بەشی بەرهەمێنان و بنەتۆ لە کشت و کاڵی سلێمانی زۆر سوپاس. زۆر سوپاس بە بەڕێستان.